لە ئەنجامی بوومەلەرزەکەی شەوی 12 تشرینی دووەمی 2017 لە سنووری بارێزگای کرماشان زیاتر لە 500 هاوڵاتی گیانیان لەدەستدا و زیاتر لە 7000 کەسی دیکەش بریندار بوون. هاوکار لە سەرپێڵی زەها و 370 کەس گیانیان لەدەستداوە. ئەمە بێجگە لە شارۆچکە و گوندەکانی دەوروبەر تێکرا زەرەرمەند بوون. بەڵام نوێنەری کرماشان لە پەرلەمانی ئێران و هاوڵاتیانی ئەو ناوچانەش بازەوە دەکەن کە ژمارەی قوربانیان لە 1000 زیاترە. مردم خیلی کمکمون کردن. خەڵک زۆر کۆمەکی کردوین، خواردن و خواردنەوەیان بۆ هێناوین، نە خواردنمان هەیە نەپەت و ڕەنگە شەمۆ یەکشەمە باران ببارێت. من 4 منداڵم هەیە، یەکێکیان تەمەنی 2 ساڵ کەمترە، یەکێکیان 2 ساڵ و نیوە. بەخوا لە دەرەوە دەخەوین. ئاگر دەکەینەوە تا بەرەبەیان لە کەنار ئاگرەکە کۆدەبینەوە و دار دەسووتێنین بۆ ئەوەی مناڵەکانمان سەرمایان نەبێت. هەر لە دوای بوومەلەرزەکەەوە هاوڵاتیانی شارە کوردیەکان و شارەکانی دیکەی ئێران بە پێی توانای خۆیان هاوکاری و کۆمەکیان گەیاندە هاوڵاتیانی زرەلێکەوت و قوربانیانی بوومەلەرزەکە. بەڵام هێشتا هاوکاریەکانی خەڵک و حکومەت بە بەراورد بە ئەندازەی بوومەلەرزەکە هێشتا خەڵک لەو ناوچانە لە بارودۆخێکی خراپدا دەژین. هەموو شتەکانمان لە ماڵەکە بەجێماوە. کەس نەیتوانی و غیرەتی ئەوەی نەبوو بچێت و بیان هێنێت. من ڕۆیشتم کتێبی مناڵەکان و چەند پێداویستێک بهێنم کاتێک جارێکی دیکە بەدبەختانە بوومەلەرزەکە لێیدایەوە و بە پەلە ڕامان کردە دەرەوە و ئەوەی بە سەرماندا نەڕوخێ. بەپێی ئاژانسەکانی ڕاگەیاندنی ئێران بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە 526 گوند زیانیان بەرکەوتووە. لەبارەی زیانەکانەوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران لە سەردانەکەیدا بۆ کرماشان لەو بارەیەوە ڕاگەیاندووە لە گوندەکان 11000 خانووی هاوڵاتیان و لە شارەکانیش 4500 خانوویێران بوون و بۆ ئەوەش پێویستیان بە دروستکردنی 30000 خانوو یەکەی نیشتە جێبوون دەبێت. بەڵام هێشتا پێداویستی خزمەتگوزاریەکان سەرجەم ئەو شوێنانەی نەگرتوێتەوە. لە ڕێی خوا چادرێ بۆ مردم بێرن چادرمانیە وەخوا سۆیە باران بوارێ. مانگی سووری ئێرانی ڕایگەیاندووە 33379 خێزان کە ژمارەیان دەکاتە 138000 کەس لە سەرپێڵی زەها و کرماشان، سەڵاسی باوەجانی، گەیلان غەرب، داڵاهوو، ئیسلام ئابادی غەرب، جوانڕۆ، قەسری شیرین لە بازنەی سەرەکی بوومەلەرزەکەی کرماشاندا بوون و بە بوومەلەرزەکە کاریگەر بوون. ئەوانەی ڕزگاریشیان بووە کە سەهرە نزیکەکانی خانەوادەکەیان لەدەستدا و ماڵ و حاڵیان وێران بووە. من 3 کەسم لەدەستداوە. یەکێک لە ئەندامانی خێزانەکەم بریندار بوو، بەڵام کوڕەکەم و کچەکەم و نەوەکەم لەدەستداوە. سەرباری ئەوەی کە قوربانیانی بوومەلەرزەکە لە نێوان کارەسات و لە دەستچوون و تازیێباریدان، بەڵام خەڵکانی خێرخواز هاوکاری لە زۆربەی شارە کوردەکان و ئەوروپاشەوە دەگەێنە ئەو خەڵکە. هاوخەمێکە سنووری شار و نەتەوە و کیشۆرەکانی کاڵ کردەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.